سڵاو کاگومێت چۆنی برا کاکە ئێمە دیدارێکمان لەگەڵ کاک لوقمانی کردیاوی ساڵەکەی کە بانگەشەکە دەستدرێژی کراوە سەر بازارمە تو ئەو دادوەرە بووی لە مابەینیان جەهنە پرسیارمان دەوێت ئەگەرە تو هەوپی ڕێزم ئێمە ناوم قادر نادرێت لە سویت کاگومێت چۆنی الو جێمرێتە چۆنی کاگومێت الو دەکرێت تەلەفۆم لۆ بکەیەوە من لە شوێنێکم باش یەک دەقە بەسەرچە کاگومێت ئەو کاتت باش برا سێ ڕۆژم بەر تەلەفۆنمان کرد سێ چارجار گوتت ئەلۆ دوای ئەو ئەلۆیە گوتت نێت شوێنم خراپە دوای ئەوە قسە دەکەینەوە دوجارکە لۆم کردی هەڵ ناگری کاچی من تۆ دادوەری سوێن بە خوددا خواردەوە بە کوردستان کە ڕازگۆ بن لەگەڵ خوددا و خەڵکی کوردستان وەرە بە خەڵک بڵێ چۆن کەیسی کسەکەی کاک لوقمانتان گەیاندە ئەو ئاسە ئێستا کابرا ئەمر قەبزیرۆ دەرچوە ئەوان کەش ئازادانە دەسوڕێنەوە ئەخر باشە ئەو کەیسانە ئەنگۆکە ئەو دەمی ئەوە بڕیاردەن لە بەرچاوی خەڵک برم ببورن لە ژوورە تاریکەکان یان بە تەلەفۆنە یان بە هەر حاڵەتێکە وەرە بە خەڵک بڵێ ئێستاکە ئەوە ئێستا ئەمە لە بەرامبەر مێژوو و لە بەرامبەر ویژدان و لە بەرامبەر خێزانت و ماڵ بنەماڵەکەت بە خەڵک بڵێ چۆن ئەو دۆسیە گەیشتە ئەو ئاسەی وەرە ڕوونکردنەوەی خۆت ئەگەنا لە کۆڵت نابێتەوە ئەو کێشەیە دڵنیا بە ئێوە قەت سیر مەکەن دادوەرەکان بە کەیف خۆتان بڕیار دەدەن لەو سەردەمدا ترسە فشارە باوەڕی خۆتانە بەڵام لەژێر ڕقابەت شدانە ئێمە هەر ئەوەندە دەڵێن فەرم وەرە ڕوونکردنەوە دەگەنە چارشەم وەکو هەموو کەسەکان کە ئەڵێن دادوەر ئومێدیش ڕای کرد ئامادە نەبوو قسە بکە لەبەر ئەوەی دیارە غەڵەتش کردیە بۆیە ناوێری جوابداتەوە ئەگەنە خۆمە بەڕێزەوە گفتوگۆ دەکەین بە قوربان سوکاتیمان بەچێ کردیە چاوەڕێ دەبین تا سبەی ئێوارە ئەگەنە چارشەم بڵاو دەکەینەوە بەو دەنگەش